خۆشەویستان لەگەڵتانین لەگەڵ بەڕێز خاتو ئاشنا ئەندامی پەرلەمانی پێشووی کوردستان دەمانەوێت بپرسین ئایا هۆکاری داخستنی دەرگاکانی پەرلەمان چییە و ئەم دەنگدانەی کە دەکرێت ئایا دەبێتە پرۆسەیەکی گرنگ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان یاخود بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دڵنیاییەوە گەر ئێمە باس لە هۆکاری داخستنی پەرلەمانی کوردستان بکەین چەند هۆکارێکی هەیە بەتەنها ناتوانین بڵین یەک هۆکاری هەیە بەڵام لە دوای درێژکردنەوەی ماوەی تەمەنی پەرلەمانی کوردستان کە بە شێوەیەکی نایاسایی و نادەستوری پەرلەمانی کوردستان خولی پێنجی پەرلەمانی کوردستان درێژ کرایەوە ئەمە بووە هۆی ئەوەی کە با بڵین کۆمەڵێک هێز لە ناو پەرلەمانی کوردستانە کەسی جیاواز تێبینیان هەبێت لەسەر قەرارەکە و بڕیار بەنجارێکی تر ئیلتیزام نەکەن بە ئەندامێتیان لە ناو پەرلەمانی کوردستانە چونکە ئەو بڕیارەکە دراوە بڕیارێکە دوور لە دەستور و بڕیارێکی ناقانونیە بڕیارێکی نایاساییە لە دوای ئەمەوە پەرلەمان لە کارەکانی بەردەوام بوو تا ئەو کاتێک کە داوا تۆمارکرا لە دادگای فیدراڵی ئەوش ماوەیەکی زۆری خایەند لە دوای ئەو مەحکەمەی ئیتیحادیەوە بوو کە قەراریە دەرگای پەرلەمانی کوردستان دابخا بەڵام لەمە گرنگتر ئەوەی کە مهمە چی وای کرد کە مەحکەمەی ئیتیحادی یعنی ئێمە بۆ وامان کرد مەحکەمەی ئیتیحادی یاخود دادگای فیدراڵی حەقی بینێ یاخود ئەو دەسەڵاتی بینێ کە دەرگای پەرلەمانی کوردستان دابخا ماوەی درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان بوو کە ئەمە نەکرایە هەرچەند ئەمە یەکەم جار نەبووە کە کراوە بەڕاستی ژمارەیەکی زۆر پەرلەمانتار ئەوانەی کە سەربەهێزەکانی دەسەڵات بوون بەڵێ بەشدار بوون بەڵام ژمارەیەکی زۆریش پەرلەمانتار هاتوونەتە دەرەوە لە دوای درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستانەوە هیچ ئیلتیزامێکیان نەبووە بە دانیشتن لە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان و بە بەتەواوەتی بایکۆتی دانیشتەکانی پەرلەمان کراوە لە دوای 6 ژمارەیەکی زۆر لە فراکسیۆنی گۆڕان ژمارەی گەنجان پەرلەمانی تێدا بۆ کە خۆمیەکێک بوونەوەنە و بێجگەر لەوە لە فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان بایکۆتی دانیشتەکانی پەرلەمانی کوردستانیان کردو ئیلتیزامیان پێوە نەکردووە تەسەوورەکەی ئەم هەڵبژاردنەی داهاتوو کە دەکرێت گۆڕانکاریکی باش لە هەرێمی کوردستانە ڕووبا بەداخەوە بارودۆخی هەرێمی کوردستان بارودۆخێکی ئالۆزە و زۆر خراپە و من خۆم وەکو ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی کوردستان و ئێستاش وەکو ڕۆژنامەنووسێک کە چاودێری بارودۆخەکەم زۆر بەداخەوە توانم بڵێم کە هەڵبژاردن چاوەڕوانی وێنێ ناکرێت کە گۆڕانکارێکی گەورە دروست بکات بەڵام لە کۆتاییە هەڵبژاردن بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن ئەمە یەکێکە لە با بڵێن بەشە سەرەتاییەکانی دەستپێکردنی دیموکراسیەت لە هەر وڵاتێکا بۆیە زەرورە ئەبێ ئینتخابات هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت هیچ پاساوێک نییە بۆ وەرگرتەوەی ئەم مافە لە دەنگدەر و لە هاوڵاتی بەڵام ئەوەی ترکاکێتە سەر ئەوەی کە ئایا هەڵبژاردن گۆڕانکاری دروستەکە دروستی ناکاوە بابەتێکی ترە و پێویستە بە وردی گفتوگۆی لەسەر چی تێ بۆ کۆمەڵانی خەڵک با دوا پرسیارێت بارودۆخێکی خراپە بارودۆخێکی زۆر خراپە و تا وەزعی هەرێمی کوردستان لە هەموو ڕێکەوە چ لە ئەو قووەتانەی کە پێشووتر هەی بوو وەکو هەرێمێکی سەربەخۆ وردەوردەوە خەریکە لی ئەسەندرێتەوە و وەزعی بازاڕ و وەزعی مەعاش و هەمووی لە هەرێمی کوردستان لە ئەو پەڕی لە ئەو جیخراپی خۆیەتی بەڵام ئومێد گرنگە هەبێت هیوادارین کە گۆڕانکاری ڕووبدا تەسەوورەکە گۆڕانکاری ڕووبا ئەزای چۆنە ناکرێت بێ ئومێد بی ئەبێ هەموو کاتێ ئومێدت هەبێ بۆی کە گۆڕانکاری بەڵام هەر ئومێدە بوو قوڕێکی بەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستانە ناوانییە ئومێد هیچ کاتێک خراپ نییە ئومێد هەموو کاتێک باشە لەم قۆناغەنە لە قۆناغی ئایندا گەنجەیە لەم وڵاتە لە کوردستان هاتوۆتە دەرەوە بۆ بەریتانیا و خۆ دێسە لێرەی گەنجانێکی زۆر هاتوونەتە دەرەوە ئەگە قوتێک و ژیانێکی باشیان هەبوایە و
ئیشی لەسەر بکرایە بەڕاستی گەنجان نهاتنە دەرەوە بۆ بارودۆخ. بە دڵنیایی و من پێم وتی بارودۆخی هەرێمی کوردستان بارودۆخێکی زۆر خراپە ئەو هەموو تاقەیە ئەو هەموو توانایە ئەو هەموو وزە جوانە لە هەرێما دێتە دەرەوە و خۆی خاتە بەردەم ئاو ئاگر بۆی بگا بە لانی کەم ئەو شتێکە پێی ئەوترێ هەستکردن بە یەکسانێکی بۆ دروست ببێ بەڕاستی ئێستا ئەی بینێت کوڕی بەرپرس بە ئەسپ و بە ئەو پەڕی ڕەفاهیەت ژیان ئەکا ئەویش لە مقابلە کە دەرچووی جامیعەیە و دەرچووی زانکۆکانە ئیشێکی شەرەفمەندانەی دەست ناکەوێت کە لە بەرامبەر یا پارەیەک پیا بکات بتوانێت ژیانی پێ دروست بکات بتوانێت ماڵێکی بچکۆلانی خنجیلانی پێ دروست بکات ئەمانە هەموو جێگەی داخە بەڵام هیچ کاتێکیش بێت هەر خراپ نیە و بوویکەتەوە ئینسانە بێ هەموو کاتێک بە دەستان خۆش بە ئومێدەوە بژی. سپاس بۆ خاتوونی بەڕێز و سپاس بۆ ئێوەی خۆشەویست.